هەمیشە بۆردومانەکانی سەرسنوور بە بیانوویبوونی چەکدارانی دژ بە وڵاتانی ئێران و تورکیا زەرمەندی یەکەم تیایدا هاوڵاتیانی مەدەنیە. لە دەڤەری برادۆز ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە ئێستادا لە ناڕحەتیدایە و سەرەڕای زیانی مادی کە بەر هاوڵاتیان دەکەوێت مەترسی لەسەر گیانی هاوڵاتیانیش دروست کردووە و تەنها لە ماوەی مانگێکدا لە دەڤەری برادۆست 4 هاوڵاتی بریندار بوونە و هاوڵاتیەکیش گیانی لەدەستداوە. بەهۆی ئەو پێکدادانەی لێوان پەکەکە لەگەڵ تورکیادا وای لێ هاتووەکەوە گوند نشینەکان بە تایبەتی نە سنووری نەحەسیدەکان وەزیان نائارامە بە نزیکەی 20 گوند لە ئێستادا بەهۆی ئەوتۆباران و بەردومانێکەوە هەیە ژیانە لەو پەڕی خراپیدایە و تەنانەت وای لێ هاتووە نەتوان لە سنووری گوندەکانیشیان بە شێوەیەکی ڕێک بتوانن کار و کاسبی ڕۆژانەیان بکەن. ئەو زەرەر و زیانانێکەوە دروست بوون بەهۆی پێکدادانی تورکیا لەگەڵ وڵاتی لەگەڵ پەکەکە هەم زیانی گیانی هەبوو هەمیشان زیانی مادی هەبووە. ئەو زیانە گیانانێکەوە دروست بوون بەهۆی برینداربوونی 4 هاوڵاتی و هەروەها شەهیدبوونی 2 هاوڵاتی تریش لە ساڵی 2017 تاکو ئێستا و هەروەها سوستانی پوش و پاوان هاوڵاتیان بە 1000 دۆنم لە ساڵی 2017 تاکو ئێستا بووتە هۆی سوستانی پوش و پاوانی ئەم هاوڵاتیانە. دانیشتوانی دەڤەری برادۆست ژیان و گوزەرانیان لەسەر ئاژەڵداری و کشت و کاڵە. بەردەوامی بۆردومانەکان وای کردووە دانیشتوانی گوندەکان ژیانیان سەخت ببێت و نەتوانن کشت و کاڵ بکەن و بە هەزاران دۆنم لە زەوی وزار و ڕەز و باخەکانیان بەهۆی شەڕەوە بسووتێن. هیچ جانمان نییە، گوندەکەمان هەموو سەوتاوە، هیچ بوونکە بارەگایشی پەکەکەش لەوێ نییە. ئەگەر مەگەر یعنی پەکەکە ڕێبارێک بیبێ تێپەڕی ئەوە نارێم دەنا هیچ پەکەکەک لەو گوندانە نییە لە گوندی خەلیفان و ئەو گوندای نەسەرێ ینی جێنشینی لێنێ پەکەکە ئاسکەریش دێ لە هەنداو گوندمانە لە خەلیفانە لە سیادێ لە پشت گوندێمە حەسکەری لێ لەوێ ئاگری بەردا هەموو گوندەکەمان سوتاوە یعنی هەتا ئێستا هەموو ژیانمان نەما لەوێ نازانی چ بکەینی. وڵای ئەمە لە دەڤەری ئاکری هاتوون لۆ شینای هاتوون بەرام بەداخەوە بۆی بۆردومانی فڕۆکە جەنگەکانی تورکیا حالمان زۆر خراپە. ڕۆژانە ژیانی ئەو هاوڵاتیانە زۆر لە مەترسیدایە. لە ڕێگای کەناڵەکەتانەوە داوا لە تورکیا دەکەم دەوڵەتی تورکیا داوا لە پەکەکەش دەکەم بە تایبەتی خۆلا و ناچانە بە دوور بگری کە هاوڵاتی لێە هاوڵاتی سڤیلی لێە چونچێ هەموو سارێ دەبینین هاوڵاتی ئەمە دەبێتە قوربانی بەداخەوە زۆر بەداخەوە لای هەمومان ئاشکرایە کە ڕۆژانە فڕۆکە جەنجەکان و فڕۆکەی چاودێری بەسەرماندا دەسوڕێتەوە بۆتە هۆی ئەوەی کەوا نەتوانین کارەکانمان بە شێوەیەکی تەواو ڕایی بکەین وەکو لە ئاشکرایەکە لە وەرزی بەهار و هاویندا کۆچەریەکان بەسەر دەکەون بۆ کوێستانەکان و لە وەرگاکانی مەڕ و ماڵاتیان ئەوانە ڕۆژ بە ڕۆژ بۆمباران ئەکرێن. لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو برادۆز بەردەوام مەیدانی ململانێ و شەڕ بووە و هاوڵاتیانیان بەردەوام دووچاری ناڕحەتی بوونەتەوە. تاوەکو ئێستاش زیاتر لە 6 هاوڵاتی ناوچەکە بەهۆی بۆردومانەکانەوە شەهید و بریندار بوونە. 100 گوندی برادۆز بەهۆی نەئارامی ناوچەکە ئاوادان نەکراونەتەوە و لە ئێستاشدا 20 گوندی دەڤەرەکە مەترسیان لەسەرە و ناتوانن ژیانیان بگوزەرێنن تاکە داواکاری هاوڵاتیانی ناوچەکەش گەڕانەوەی ئارامی و ئەمنیەتی ناوچەکەیانە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.